لەبارەی کردنەوەی ئەم سنتەرە تایبەت بە ڕاهێنانی منداڵانی توشبووی ئۆتیزم و چەند بابەتێکی دیکە مەبەستمە گفتوگۆ لەگەڵ بەڕێز بێستون جەبار بەڕێوەبەری نووسینگەی وەزیری کاروباری کۆمەڵایەتی بکەم لە سلێمانی میوانمانە. کاک بێستون زۆر بەخێر بە سپاس بۆ ئامادەبوونت لەم گەشتەی هەواڵ. کاک بێستون ئەگەر سەرەتا باسێکی ئەم سنتەرەمان بۆ بکەیت کەی دەست دەکات بە چارەسەرکردنی منداڵانی ئۆتیزم، چەند کەس لەوێ ڕاهێنان بۆ منداڵانە دەکەن، ڕاهێنانەکان چۆن دەبێت؟ بەناوی خودای بەخشندەی میهرەبان، زۆر سپاس، سڵاو بۆ بینەران. ئەمڕۆ لەژێر چاودێری و ئامادەبوونی بەڕێز وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی سەنتەری ئۆتیزم لە قەزای بازیان کرایەوە کە بە سوپاسەوە لەلایەن بنەماڵەی کۆچکردو خات و لوتفێمەلا غالب تێچووی بیناکە گیرا بۆ ئەستۆ کە بە سوپاسەوە کاک حاکم ئازاد لە سەرەتاوە لەگەڵ بوو و ئەمڕۆژ لە ڕێوڕسمێکی شایستە بەڕووی دانیشتوانی قەزا خۆشەویستەکەی بازیان کرایەوە کە ئەم سەنتەرێکی پێشکەوتووە و بە تەواوی پێداویستیەکانەوە لە ڕۆژانی ئایندە ئەتوانێت خزمەتی مناڵانی توشبووی ئۆتیزمکە لەو قەزایە. و هەروەها بە سوپاسەوە هەر بە جهودی خاتوکوێستان وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی و دوای وەرگرتنی ڕەزامەندی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران 15 فەرمانبەریشی بۆ دامەزراوە و هەروەها تەواوی کەلوپەلەکانی کە لە باشترین پێداویستیەکانن بۆ سەنتەرەکە دابین کراوە و جێگەی دڵخۆشیەکەوە ئەمەش یەکێکە لە دەستکەوتەکانی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و ئەم کابینەیە. بەڵێ، سەنتەرەکە دەتوانێت ڕۆژانە چەند منداڵی توشبووی ئۆتیزم وەربگرێت کاک بێستون؟ بەڵێ، سەنتەرەکە توانای لە خۆگرتنی 50 هاوڵاتی خاوەن پێداویستی تایبەتی هەیە لە جۆری ئۆتیزم لە تەمەنی 3 ساڵ هەتاوەکو 12 ساڵ. زۆر باشە. ئەوەندی کە بە دوواداچووتان کردبێت لە سنووری ناحیەی بازیان چەند منداڵی توشبووی ئۆتیزم هەیە؟ وەکو ئامارێکی سەرەتاییکەوە وەکو وەزارەتمان وەکو بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی لە ڕابردوو ئامارێکیان وەرگرتووە 16 مناڵی توشبوو هەیە لە قەزاکە، بەڵام دڵنیاین کە ئەم ڕێژەیە زیاترە چونکە دەوروبەر ناحەکانی دەوروبەریش ئەتوانێت سوود لەم سەنتەرە ببینێت. زۆر باشە. بەگشتی چەند سەنتەری ڕاهێنانەوەی توشبووانی ئۆتیزم هەیە لە هەرێمی کوردستان؟ بەڵێ، دیارە لە ڕابردوو لە پێش دەست بەکاربوونی ئەم کابینەیە و دەست بەکاربوونی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی لە کابینین و ئێمە لە هەرێمی کوردستان تەنها خاوەنی 3 سەنتەری ئۆتیزم بووین، ئەویش لە پارێزگای هەولێر، پارێزگای سلێمانی و پارێزگای دهۆک. بە خۆشحاڵیەوە دوای جهودی بەڕێز جەنابی وەزیر و بە پاڵپشتی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و کۆمەڵێک سەرمایەداری دڵسۆز و پەرۆش توانراوە ئەم ڕێژەیە زیاد بکرێت. هەر بۆ نمونە لە پارێزگای خۆشەویستی هەڵەبجە بە سوپاسەوە کاک شێخ عەلی توانیوێتی 2 سەنتەری پێشکەوتو، سەنتەری ئۆتیزم و سەنتەری شاندنەوەی خاوەن پێداویستی تایبەت دروست بکاو و بە دابینکردنی سەرجەم کەلوپەلەکانیانەوە و ئێستاژ یەکێکە لە سەنتەرە زۆر باشەکان کە خزمەتی سنووری پارێزگای هەڵەبجە ئەکاو و فەرمانبەری پێویستی بۆ دامەزرێنراوە و لە ئێستادا خزمەتی ئەو مناڵانە کاکە لەو سنوورە توشبووی ئۆتیزمن. هەروەها ئێستا ئەمڕۆژ ئەو سەنتەرەمان کردەوە لە قەزای بازیان و هەروەها لە قەزای کۆی خۆشەویستی سەنتەری ئۆتیزمی حکومی کراوەتەوە و هەروەها لە قەزای حاجیاواش سەنتەرێکی ئۆتیزم کراوەتەوە و هەر هەفتەی پێشوش جەنابی وەزیر لە سەردانیا بۆ قەزای سەید سادق بەڕێوەبەری چاودێری و گەشتپێدانی کۆمەڵایەتی سەید سادقی ڕاست پاردووە کە تەواوی ئامادەکاریەکان دەست پێ بکەن بۆ ئەوەی سەنتەرێکی ئۆتیزم لە قەزای سەید سادقیش بکرێتەوە، چونکە لە ئێستادا ئامارێکمان لەبەردەستە لە قەزاکە کە 40 مناڵی توشبوو هەیە لەو سنوورە و زۆر پێویستیانە. من بۆ خۆم لە نزیکەوە کە سوکاری زۆریانم بینی و سەردانیان کردوین لە دۆخێکی زۆر خراپان، توانای ئەوەیان نییە کە
بیان هێنە سلێمانی بۆیە هەروەها دەرخستەش هەموو شتێک ئامادەکراوە بۆ قەزای کفری لە ئایندەیەکی نزیکشا ئەوەی قەزای کفری ئەکرێتەوە ئەویش بە هەمان شێوە و هەروەها شتێکی گرنگیش خاتون ئێمە تا ئێستا تەنها لە تا تەمەنی 12 ساڵ توانراوە لەم سنتەرانە سوودمەند بن مناڵانی تا 12 ساڵ بۆیە هەر بە جهوتی خاتو کوێستان ئێمە توانیمانە دەرخستە و هەموو شتەکان ئامادەکەین وەکو کارێکی ئەزمموی لە پارێزگای سلێمانیەوە دەست پێ بکەین لە سنتەری ئۆتیزمی حکومی دەرخستە هەموو شتێکمان ئامادە کردو بۆی قاتی دومی سنتەری ئۆتیزمەکە دروست بکرێ و مناڵانی 12 ساڵ بۆ 18 ساڵ سوودمەند بن ئینشاءالله گەر سەرکەوتنمان بەدەستێنا ئەو کاتەش بەدڵنیاییەوە لە ناوچەکانی کە لە هەولێر و شوێنەکانی تریش ئەو خزمەتە ئەخینە خزمەتی ئەو کەسانی کەوا لە 12 بۆ 18 ساڵن تەمەنیان. بەڵێ زۆر باشە کاک بێستون باست لەوە کرد کە ینی لە دەکرێت بڵین بە دیاریکراوی لە تەواوی ناوچەکان ئێستا سنتەری چارەسەر یاخود ڕاهێنانەوەی کەسانی توش بوو بە ئۆتیزم هەیە منداڵانی توش بوو بەڵام ئەم ژمارە سنتەرانە بەسن لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە منداڵانی توش بوو بە ئۆتیزم لەوێ ڕاهێنان وەربگرن یان هێشتا پێویستان بە سنتەری بە دڵنیاییەوە نەخێر بە دڵنیاییەوە نەخێر یعنی ئێمە لە ڕابردوو تا ئەو کاتەی کە کۆتایی 2012کە خاوەن پێداویستی تایبەت تۆمار کراوە بۆەوەی سوودمەند بێ لەو منحەیە تا ئەو کاتە لە هەرێمی کوردستان لە کۆی هەرێمی کوردستان تەنها 600 هاوڵاتی خاوەن پێداویستی تایبەت لە جۆری ئۆتیزممان هەبووە ئێستا کە لە 1-2 ساڵی ڕابردوو ئێمە هەر بە جهودی بەڕێز جەنابی وەزیر و پاڵپشتی ئەنجومەنی وەزیران ئێمە تۆمارێکمان دەست پێ کردووە کە بەداخەوە ئامارەکە زۆر مەترسیدارە کە پێمان ئەڵێ لە ئێستادا 3200 هاوڵاتی خاوەن پێداویستی تایبەت هەڵگری جۆری نەخۆشی جۆری ئۆتیزمن کە ئەمە بەڕازی ڕێژەکە چەند هێندەی ئەو ژمارەیە کە لە ڕابردوو هەبوو بۆیە پێویستە لە سەرجەم قەزاکان ئەم سنتەرانە بکرێتەوە بۆ خزمەتی دایک و باوک و مناڵانی ئۆتیزم دیارە هەر بە جهودی جەنابیان ئێمە توانیمانە لە ڕابردوو ڕێنمایی مۆڵەت پێدانی سنتەری ئۆتیزم بۆ سنتەرەکانی ئەهلی هەموار بکەینەوە و بیکەینە ڕێنماییە کە کێبڕکەیەکی زۆر باش لە نێوان ئەو کەسانە دروست بکەین کەوا سنتەری ئۆتیزمی ئەهلیەکەنەوە بۆ ئەوەی مۆنۆپۆڵ و بەڕاستی جۆرێک لە ئیستیغلالکردن نەبێت بۆی لە ڕێژەی ئەو وەرگرتنی مانگانە کە ڕێژەکە دابەزێنرێ و ئەو دایک و باوکانی کە مناڵی ئۆتیزمیان هەیە کە لە شوێنەکانیان سنتەری حکومینیە بتوانن و بەو داهاتە کەمەی هەیەە بتوانن لە سنتەر ئەهلەکان سوودمەند بن ئەمەش بۆ خۆی دەستکەوتێکەوە هەروەها لە ماوەکانی ڕابردوو خاتو کوێستان لەگەڵ بەڕێز بریکاری وەزارەت پێکەوە سەردانی وەزارەتی پلاندانانیان کردووە لێکتێگەشتێکی باش هەیە کە ئێمە بتوانین جۆرێک لە سنتەری کەش دروست بکەین ئێستا ڕاستە سنتەری حکومیمان هەیە سنتەری ئەهلی و ئێمە ئیسا لە بەرنامەمانە لە ئایندە هەم کەرتی تایبەت و هەم کەرتی حکومی پێکەوە جۆرێک لە سنتەری تێکەڵمان هەبێ بۆی هاوڵاتیانی خاوەن پێداویستی تایبەت بتوانن لە ئەو قەزانەی کەوا سنتەری ئۆتیزممان نییە بتوانن سوودمەند بن ئەمە کۆی هەوڵەکانی وەزارەتمانە وەکو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بۆ ئەوەی بتوانین زۆرترین خزمەت بگەێنین بەو خانەوادانەی کەوا مناڵی ئۆتیزمیانەیە دەستان خۆش بێ زۆر سپاسی ئامادەبوون تەکەم بەڕێز بێستون جەبار بەڕێوەبەری نووسینگەی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی لە سلێمانی لەگەڵم بووی